لەو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئابڕیانی ئەوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێ ڕێگرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی جوتیارانی کوردستان و ئێران لە ئاست نەدانی پارەی گەنم. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر ئەمجەد بەختیاری. بێبەشکردنی محەممەد نەجەفی لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە زیندانیەڤین. پێرشی تۆرۆریستانی داعش بۆ سەر بارهەڵگرەکانی نەوت لە ڕۆژاوای کوردستان. ئیدامەی هێرشەکانی تورکیا بۆ سەر باکوور یاریێمی کوردستان. ناڕەزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی مخابراتی خوزستان. بەیاننامەی پشتیوانی یەکێتی مامۆستایانی ئێران لە شەریفە محەممەدی و کوژرانی 17 ژن بە بیانووی ناموس لە 6 مانگی ڕابردوودا. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی جوتیارانی کوردستان و ئێران لە ئاست نەدانی پارەی گەنم. ڕۆژی دووشەممە 25 پوشپەر جوتیارانی کوردستان و ئێران لە ئاست نەدانی پارەی گەنمەکانیان لەلایەن دەوڵەتەوە ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی جوتیارای ناڕازی دەوڵەت سەرەتا بەڵێنیدا گەنمی کەشاوەرزان بە نرخی 19,500 من بکرێت و پارەکەی لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێردا پەرداخت بکات. هەر بۆ بۆنەوە زۆربەی جوتیاران ئەم ساڵ گەنمیان چاند و بەرهەمەکانیان ڕاددەستی سیلوی شارەکان کرد. ئێستا دەوڵەت نرخی هەر کیلۆ گەنمی بە 17,500 من دیاری کردووە و هێشتاش پارەکەی بە جوتیاران نەداوە. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر ئەمجەد بەختیاری. ئەمجەد بەختیاری بەهۆی بەشداری لە شۆڕشی ژن ژیان ئازادی بە تۆمەتی بێبنەمای تێکدانی ئاسایشی گشتی و ئاوکاری لەگەڵ نایارەکانی ڕژیم لەلایەن دادگای ئینقلابی دێولانەوە سزای 12 مانگ بەندکران و لێدانی 74 زەربەی شەلاقی بەسەردا سەپێنراوە. ئەمجەد بەختیاری تەمەن 50 ساڵ و خەڵکی دێولان لەم دوایانەدا بە بیانووی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی یان بەختکردوانی شۆڕشی ژینە لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت و هەڕەشەی لێکراوە. ئەو معلیمە دڵسۆزە هەروەها لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوەی هەڵەیداریەکانی ئامۆزش و پەروەرشی سنا بە تۆمەتی بەشداری لە خۆپێشاندان و سوکایەتیکردن بە ڕێبەری لە مافی ڕێزبەندی پیشەکان بێبەری کرا. بێبەشکردنی محەممەد نەجەفی لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە زیندانی ئێڤین. محەممەد نەجەفی پارێزەری دادگستری ڕاگیراو لە زیندانی ئەڤین سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە. محەممەد نەجەفی نەخۆشیەکانی دڵ، زەخت، شەکرە و ئازاری ماسوولکەی هەیە و ئەبێ لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان چارەسەری پزیشکی وەربگرێت، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین ئەو بەندکراوە سیاسیەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. محەممەد نەجەفی پێشینەیەکی درەوشاوی لە بەرگری لە بەندکراوانی سیاسی و چالاکی لە بواری مافی مرۆڤ هەیە. ناوبراو بەهۆی بەدواداچوون بۆ پەروەندەی واحید حەیدەری، یەکێک لە دەست بە سەرکراوانی خەزەڵوەری 92 دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرا. هێرشی تێرۆریستانی داعش بۆ سەر بارهەڵگرەکانی نەوت لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەممە 24 پوشپەر تێرۆریستانی داعش هێرشیان کردە سەر چەند تانکەری سوتەمەنی لە ڕۆژهەڵاتی ڕەقە و 2 کەسیان کوشت و کەسێکیان بریندار کرد. بە وتەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان چەند مانگێکە تێرۆریستانی داعش شەڕێکی ئابووریان دەست بە دانیشتوانی ناوچەکانی ژێردەسەڵات هێزەکانی سووریای دێموکراتیک و ڕژیمی سووریا ڕاگەیاندووە. لە هێرشەکەی ڕۆژی یەکشەممەدا 2 شۆفێری بار هەڵگر گیانیان لەدەستاوە و کەسێکی دیکەش بریندار بووە. ئیدامەی هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەممە 25 پوشپەر ئەرتەشی تورکیا هێرشێکی بەرینی کردە سەر ناوچەی مەتینا و گوندەکانی دەوروبەری ئامێدی و بەهۆیەوە ماڵی هاونیشتیمانیان لە ئاگردا سووتە. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە شەڕێکی سەخت لە نێوان گەلیلاکانی پاکەکە وەرتەشی تورکیا لە دەوروبەری ئامێدی لە ئارادایە. ڕۆژی ڕابردووش 2 پابادی تورکیا و هێلیکۆپتەرێکی وڵاتە لەلایەن گەلیلاکانەوە پێکرا و خراونەتە خوارەوە. لە وەڵامدا ئەرتەشی فاشیستی تورکیا ماڵی گوندنشینانی بردومان کرد و زیانێکی زۆری بە ڕەز و باخی کەشاوەرزان گەیاند. ناڕەزایەتی کرێکارانی لە سەرکاردەرکراوی مخابراتی خوزستان. ڕۆژی دووشەممە 25 پوشپەر کرێکارانی پەیمانی لە سەرکاردەرکراوی مخابراتی خوزستان دژ بە ناڕۆنی دۆخی پیشەیی کۆبوونەتەوە.
68 کرێکاری پەیمانی لە سەرکاردەرکراوی مخابراتی خۆزستان وێڕای وەرگرتنی بەڵێنی ئیدارەی کار ئۆستانداری و فەرماندەری ئەهواز بلا تەکلیف ماونەتەوە و بەڕێوەبەرایەتی شیرکەتی مخابراتی ئۆستان ڕێگەی لا گەڕانەوەیان بۆ سەرکار گرتووە. کرێکارانی ناڕازی ماوەی چەند ساڵ پێشینەی کاریان هەیە و بە پێچەوانەی یاسا هێشتا دۆخی پیشەیان نەگۆڕدراوە. کرێکاران ماوەی 2 ساڵە بێکارن و بە دوواداچوونەکانیان بۆ گەڕانەوە بۆ سەرکار هیچ ئاکامێکی نەبوو. بەیاننامەی پشتیوانی یەکێتی مامۆستایانی ئێران لە شەریفە محەممەدی. یەکێتی مامۆستایانی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند پێویستە سزای سەپێنراوی سێدارە بەسەر شەریفە محەممەدی هەڵوەشێتەوە. یەکێتی مامۆستایانی ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک حکمی لە سێدارەدانی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕەشتی محکوم کردو. ڕایگەیاند کە بۆ دەستەبەربوونی مافەڕەواکانی خەڵکی ئازادیخواز ئێران هەمیشە پشتیوانی لە بزوتنەوە مافوازەکان دەکات. لە بەشێکی بەیاننامەکە داهاتووە کە دەرکردنی حکمی قورسی قەزایی بەسەر چالەکانی سنفی مەدەنی و سیاسی دوای ناڕەزایەتیەکانی 1401 نیشانەی زیادبوونی کلێنی نێوان خەڵک و دەسەڵاتە و ڕژیم بە وەچووکەوتانە ناتوانێت ئەو بۆشاییە پڕکاتەوە. بزوتنەوەی ژن ژیان ئازادی وەک گرنگترین بزوتنەوەی مێژووی هاوچەرخی ئێرانە و دەستکەوتی گرنگی وەکو پێشەنگایەتی ژنان و کچان بۆ وەدیهێنانی مافەکانیان بووە. کوژرانی 17 ژن بە بیانووی نامۆس لە 6 مانگی ڕابردوودا. لە ماوەی 6 مانگی سەرەتایی ساڵی 2024 زانیدا بەلانی کەم 100 بابەت ژنکوژی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران تۆمار کراوە کە 17 بابەتیان بە بیانووی پاراستنی نامۆس بووە. زۆرترین بابەتی ژنکوژی لە پارێزگای تاران بە 23 بابەت تۆمار کراوە. بە دوای تاران پارێزگاکانی خوراسانی ڕەزەوی بە 10 بابەت، ئازەربایجانی شەرقی بە 7 بابەت و فارس بە 6 بابەت لە ڕیزبەندی دووهەم تا چوارەمدا. کولتوری پیاوسالاری، دەسەڵاتی مەسەبی دژەژنی کۆماری ئیسلامی، پەرەسەندنی بێکاری و گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر، نەبوونی ئازادی و مافی هەڵبژاردن لە سەرەکیترین هۆکارەکانی چوونە سەرەوەی ژنکوژی لە ئێرانە. بێکاری 53% ژنانی دەرچووی زانکۆ لە ئێران بە پێی ئامارەکانی ساڵی 1402 40% جەمیەتی بێکاری ئێران لە دەرچووی زانکۆ پێک دێت و 53% ژنانی دەرچووی زانکۆ بێکارن. لێکۆڵینەوەکان دەریخستووە کە ڕێژەی ژنانی بێکاری دەرچووی زانکۆ لە 4 ساڵی ڕابردوودا هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە، بەڵام ئاماری بێکاری پیاوانی دەرچووی زانکۆ نەختێک کەمی کردووە. لە هەر سێ ژن یەک کەسیان بێکارە و لە هەردوو بێکار یەک کەسیان ژنانی دەرچووی زانکۆکانی ئێرانە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بایکۆتی هەڵبژاردننی پارلەمان لەلایەن خەڵکی سووریا. هەڵبژاردننی پارلەمانی سووریا لە بەیانی ڕۆژی دووشەممە 25 پوشپەڕەوە دەستی پێکردووە و لەلایەن خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان و خەڵکی پارێزگای سوەیداوە بایکۆت کراوە. ڕۆژی دووشەممە دانیشتوانی پارێزگای سوەیدای سووریا لە خۆپێشاندانێکدا هەڵبژاردننی پارلەمانی وڵاتیان بایکۆت کرد و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بە شارەسەد بوون. هەروەها مەجلیسی سووریای دموکراتیک پەیوەست بە ومانگرتنە بوون و ڕایانگەیاندووە کە لە هەڵبژاردنێکی مۆهەندیسی کراودا بەشداری ناکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەرامن.